بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. بشكي خۆم بە خۆشحاڵ دەزانم لە مخەیەمێکی ئاوادا لەگەڵ کۆمەڵە مامۆستایەکی بەڕێز ئینشاءالله ئایندە چاوەڕێی ئێوە دەکات، لە خزمەتیان بم و سوپاسی بەشی گەنجانی ئینستیتوتی ژیار دەکەین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە پێکەوە بۆ ماوەی ئینشاءالله هەوڵەدەین لە 1 سەعاتە یان کەمتر. پێشتر وایان دانابوو سەعات و 40 دقە، وتم سەعات و 40 دقە کابرا استیعابی ناکات، تەرکیز هەر خۆی 10 دقە 20 دقەیەتر دوایەوە وردە شەحنەکە دابەزێ. ئەو بابەتەی کە دیاری کرابوو بۆ من لە خزمەتانە بم معوقات طلب العلم، یعنی ئەو بربەستانەی کە دەبێتە هۆکارێک نەتوانی تۆ علم وەربگری. کە ئەڵێن علم ئێمە زیاتر مەبەستمان علمی شەرعیە و علمەکانی تریش هەرەگرێتەوە ئەو معوقانە، بەڵام زیاتر ئێمە تەرکیزەکەی لەسەر علمی شەرعی لەگەڵ گرنگی علومەکانی تریش. ئێمەی موسڵمان ئیمانمان بەوە هەیە کە ئەم علمە شەرعیە دەبێتە پاراستنی علمەکانی تر. یعنی کابرا ئەگەر هاتوو طەبیب بوو، پزیشک بوو، یان پارێزەر بوو، یان هەر علمێکی تریە بوو، هەندەسە بوو، کیمیا بوو، ئەگەر علمە شەرعەکەی لەگەڵانە بێ ممکنە بەلاڕێدا بیبە، بەڵام ئەگەر علمە شەرعەکەی لەگەڵا بێ دەزانێ حەڵاڵ و حەرام یعنی چی. جا بۆیە پارێزەرە بۆ علومەکانی تریش و ئەسڵیش ئەو علمەیە کە ئینسانی مسلمان ئەبێ على الأقل ئەو جەهلەی لەسەر خۆیەتی لای بە بەهۆی ئەو علمەوە و دوای ئەوەش ئەو علمە بگەێنێ بەغەیری خۆی. جا کتێبێکم هەڵبژاردووە، ئەو کتێبە تەفریق کراوە. ئێستا چۆن بڕێی مامۆستایانی خۆمان قسە دەکەن، قوتابیەک خوێندکارێک دێت چی دەکا؟ تەفریقی دەکا، ینی دەینووسێتەوە. اینجا ئەمەش خۆی محاضەرەکە بە وتن وتوێتی هەیە لە یوتیوبی شەیە گەر بگەڕێنەوە بۆی. طبعا دكتور عبد السلام بن محمد الشويعر يعني يكيكا لا ماموستا برزكان شيخ برزكان نحسبه كذلك كإن شاء الله علمكي باشي بيا لخدمتي زانياني ولاتي سعودية بوا أو كتابين أو كتابي تريش هي هل لسر أو بابتا واليوتيوب شا بس ليبدأ أنواع وأشكال ماموسات بوديت و هەروەها مەقالات و وتار و بابەتیش زۆر نووسراوە لەسەر ئەم بابەتە ئەم مەوزوعە. کتێبەکە هەیە، دەتوان دایبەزێن یەکسەر، مش هەر خۆم دام بەزان لە ئەنتەرنێت. خۆشەویستان، تەڵەبی علم بەڕاستی ئینسان باسێکی خۆشە. گەر هەر بڕۆین باسی فەزلەکانی تەڵەبی علم بکەی وات لێ دەکایتر گەشە بکەیت و حەزت لێ بێ، یعنی تەلەذذ بکەی بە تەڵەبی علم، بەڵام ئەبێ ڕێگاکە بزانین چیە و چی نییە. یعنی ئەو هەموو ئاەتانی کەوا لەسەر عولەما و لەسەر علم و ئەو بابەتانە هاتووە، هەروەها فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەر ئەو بابەتە هاتووە زۆرن. ئینسان وا لێ دەکات کەوا چیە ئیشتیاقی ئەو تەڵەبە العلمە بکات. و هەروەها يعني هذا پیغمبر و بگرە عليه الصلاة والسلام لەگەڵ خوێندکارەکانی کە سەحابەن خوای پەروەردگار لیان ڕازی بێ چۆن تەڵەبی علمیان کردووە لە خزمەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. دوای بەو شێوە هاتووە ئێمە شتێکمانەیە ناوی چییە؟ الئیسناد من الدین، يعني بە سەنەد هاتووە بۆمان، بەو شێوە هاتووە بۆمان هەتا گەشتۆتە ئێرە. ئەگەر تەماشای ژیانی ئەو عالمە بەرزانەی ئومەتی ئیسلامی بکەی، وەڵای برام ممکنە شەرم لە خۆمان بکەین، بڵێن ئەمانە چیان کردو. خۆی سێ ئێمە یعنی ئیلا ما ڕەحیمە ڕەبی مەگەر گەشتوێتە پلەیەکی ئیجتیهاد باش، یعنی ئەوش ممکنە لە ئومەتی ئیسلامیە دانابڕێت، یعنی ون نابێ هەیە بەڵام کەمە. بەڵام ئێستا ئێمە زیاتر چییە؟ قسەی ئەوان دووبارە دەکەینەوە، قسەی ئەوان دەڵێنەوە، بەڵام ئەو جیلە ئەبێت چی بوو بێت، چیان کردووەکەوە خوای گەورە بەرەکەتی خستۆتە ژیانیانەوە کە توانویانە خزمەتی ئەو ئیسلام بکەن لە ڕێگەی
ئەو هەموو کتێبەی کەوا ئێستا لە بەردەستمانە و ئەواتار ممکنە دقەیەکشی نەبرد کەوامان کرد یەکسەر چییە داونلۆدی دەکەین و تەحمیلی دەکەین و دەخێن ناو جیازەکەمان و چاوە علم بەو شێوە ئاسان بووە. طبعاً کتێبەکە باسی 6 تا 7 خاڵ دەکات لە ئەو بربەستانەی کە دەبێتە هۆکارێک کە تۆ نتوانین تەڵەبی علم کە اینجای کاتە دوو بەشەوە بەشێکی خودی زانست خواست یعنی پەیوەندی بە تەڵەبەکە خۆیەوەیەتی بەشێکشی بە منهەجیەتەکەوەیە یعنی منهەجیەتەکەی وەرگرتنی علم ئەوش بۆ خۆی بربەستی هەیە جایسە دەچینە خزمەتی. طبعاً ئەم علمە کە علمی شریعەتە میراتی کێیە میراتی پێغەمبەرانە یعنی سێ ئێمە کە مەشغوڵی ئەو علمە دەبین یعنی مەشغوڵی میراتی پێغەمبەران دەبین یعنی شتێکی زۆر زۆر گەورەیە بە ئاسانی مەزانن. اینجا دوای ئەوە قسەیەکی مەمون دێنێتەوە خەلیفەی عەباسی کە ئەڵێ ئین الناس رجلان خەڵکی دوو پیاوە رجل طالب لعلم وآخر قانع بجهل یانەوەتانێ طالبی علمە هەوڵ ئەدات کەوا زانستی دەستکەوێت یانەوەتانێ قانعە قەنەعەتی بەو بەچی هەیە بەو جەهلەی کەوا لەسەرەتی ڕازیە بەو جەهلە. اینجا ئەبێ ئێمە بزانین کامنیانین ئێمە طالبی علمین یانەوەتانی ڕازین بەو جەهلەی کامانەوە بەو شێوە بمێنین هەتا ئەو کاتەی مەلەکل مەوت دێت ڕۆحمان دەکێشێ و کۆتایی بە پرۆسەکە دێت. ئەم ئەڵێ ئین الناس رجلان رجل طالب لعلم وآخر قانع بجهل. اینجا ئەم علمە ئازیزەکانم من حەیە ڕزقە ئێستا تۆ چۆن بازرگانێک هەوڵ دەدا بڕات ینی دیڕاسەی جدوای ئەو ئیش و کارە دەکات قازانجەکەی چەندێکە چەندێک نییە اینجا لەکوێ چی ئیشێ بکرێ باشە چی ئیشێ نەکرێت چەند فەرع بکاتەوە ئەمە ینی ڕزقێکە ئێوە ڕزقێکی دەستکەوێ ڕبحێکی دەستکەوێ قازانجێکی دەستکەوێ ئەم علمەش ڕزقە خوای پەروەردگار پێت دەدا و هەروەها ئەبێ هەوڵیشی بۆ بدەیت یعنی تەنها ئەوە نییە یعنی تۆ دوعا دەکەی کە خوای پەروەردگار ئەم ڕزقەت پێ بدات لەگەڵ ئەو ڕزقا خۆسە ڕزقەکە وجودی هەیە ئیدە ئەگەر و هەوڵی بۆ نەدەی دەست دەکەوێت دەست ناکەوێت. بە قسەیەکی خۆش بکەین ئەوانەی کە زۆربەی گەنج بێت ینی کە هاوسەرگیریان نەکردووە باشە ئەگەر تۆ تا هاوسەرگیری منداڵ دەبێ نابێ هەر بۆ خۆت هەر خەیاڵ بکە و بڵێ منداڵم بێ و کوڕێ و دوو سێ و چوار و دنیا ڕزگارکە و ببێتە عالم و خۆبێ هاوسەرگیری بکات باشە ینی ئەبێس وەکو سەبەبەکە ئەم علمەش کاکە خوای پەروەردگار پێت دەبەخشێت تەوفیقت دەدا ئەبێ هەوڵی بۆ بدەیت بە هەوڵدان. ئەو علەما بەرزانەی ئێمە ڕەحمەتی خۆیان لێبێ بە چی گەشتون تا ئەو پلەپایە بە هەوڵدانی خۆشیان تەوفیقی خوای پەروەردگاریان لەگەڵا بووان لەگەڵ ئەوەشە هەوڵیان داوە. اینجا بۆیە ئەڵێ ئەمە منحەیەکە لە خوای پەروەردگارەوە ئەڵێ فالمەرء لا يولد عالما بینیوتانە یەکێک هەر لە دایک دەبێ و سەرزانا بێت نە کە تەوفیقی خوای پەروەردگاری لەگەڵا وردە چییە ئەم ئینسانە گەشە دەکات لە خزمەتی عولەما دەبێت هەتا ئەگاتە و ڕادەی کە خۆی بگاتە ئەو مەرتەبەی کە پێی بوترێ عالم زانا مجتەهید ئەو لەقەبانەی تریش. باشە ئازیزەکانم بەسەر چاو لە ژمارەی 5 لاپەڕە 5 دابەشی دەکات ینی وتارەکەی دابەشەکاتە دوو بەشەوە ئەو بربەستانی وەکو باسمان کرد کە پەیوەندی بە تاڵبی علمەوەیە و هەروە بەشی دووەمیان ئەوەیە کە بە مەنهەج و ئەو ڕێگایی کەوا چۆن علمی شەرعی وەرەگرێت. تەمانەوە تقریبا وشەی کوردەکەی هەر بربەستە عەوائق ینی مرادفاتی زۆرە سەرەکەی سەر لە گۆگڵ لێدا باسی عەثەرات هاتووە باسی مەزالق هاتووە مەخاتر هاتووە صعوبات هاتووە عەقەبات هاتووە ئەمە چییە؟ ئەمانە هەمووی وەکو بربەستێکە بۆ وەرگرتنی علم. خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەبێ هەر ئێستا ئێمە هەمومان متتەفق بین لەسەری ئەویش ئەوە لە زیاتر لە تەنمەی بەشەریە دەیخەن گەشە پێدانی مرۆیی تەحدیدی هەدەف
تۆ مەبەستت چییە لە وەرگرتنی علمی شەرعی ئەبێت دیاری بکەی برا عەزیزەکەم ئەگە دیاری نەکەین یان تۆ ئەتەوێت چییە ئەتەوێت ببیتە عالمی علامە مەلای 12 علم یان ئەتەوێت بۆ نمونە وەڵای من لەگەڵ توانای خۆمە ئەم علمە زۆر یعنی لەگەڵ توانای خۆما و لەگەڵ حەزی خۆما حەزم لەم علمەیە ئیسا هەیە حەزی لە علومی حەدیثە بۆ نمونە هەیە حەزی لە تەفسیرە هەیە حەزی لە عەقیدەیە ئەوەکانتر باشتر پێ بێ بەڵام وەرە تەحدیدی هەدەف بکە بۆ نمونە تۆ حەز لە بیرروباوەڕە تەواو پسپۆر بە لە بیرروباوەڕە ببە بە مەرجە یعنی ئەگەر ئیشێک و ئیشکالێتێکمان هەبوو لە مەسائیلی بیرروباوەڕە با بگەڕێنەوە بۆ لای مامۆستا ئەحمەد با بگەڕێنەوە بۆ لای مامۆستا موسا لە تەفسیرە با بگەڕێنەوە بۆ لای فڵان کەس لە میراتە با بگەڕێنەوە بۆ لای فڵان کەس واتە لە دەقائیقی ئومورە ئەو پیاوە ئەو کەسە چی بکە تەواو شارەزا بێ لەو علمە تەحدیدی هەدەفەکەت بکە ئەگەر ئەوە نەبێ ئێستا دێنە سەری یعنی حاڵی خۆمان بۆ دەردەکەوێت ئەگەر باسی ئەو بربەستانە بکەین بزانی ئێمە لە کوێین و ئەمانەوێ بگەینە کوێ حاڵی خۆمان ئێستا لە کوێیە و دەمانەوێ بگەینە کوێ یەکەم بربەستکەوا باسی کردووە کە پەیوەندی بە تاکە شەخصی طالبی علمەوەیە یەکەم چییە ئەن یەکون المەرء متەکەبیرا فیه یعنی ئەم کەسە بەڕاستی تەکەبوڕێکی لە دڵا هەیە دەربارەی چی وەرگرتنی علمی شەرعی ئەو کەسەی کە تەکەبوری هەبوو تەواضعی نەبوو علمی شەرعی دەست ناکەوێت بە ئاسانی یعنی سە بۆ نمونە کابرا بڵێ من پار و پولێکمەیە پلە و پایەکمێ لە ناو کۆمەڵگە پێویستیم بە علمی شەرعی نییە تەواو علمی شەرعی وەرناگرێت ئەگەر تەماشاش بکەن زۆربەی عولەما الأغلب فەقیر بوونە و بە فەقیری چییە علمە شەرعیەکان وەرگرتووە هەتا دەیگێڕنەوە ئەوانەی کەوا بڵین کوڕە وەزیر بوو یان کوڕە مەسئول بووە لە سەردەمی خلافەکانیشە داوایان کردو کەوا بۆ نمونە محەدیث بچێ بۆ لایەن لە بواری بڕین زانستی حەدیثە یان فقها زۆریان وتیانە ناین ئەبێ بێت بۆ کوێ ئەو نەفەرە یان بۆ جێگایی کە مامۆستاکەی لێ یان بێت بۆ مزگەوت تەڵەبی علم لە مزگەوت بکە لەو جێگایە بکە تەواضعتە بێ تەکەبورت نەبێکەوە عالم و زاناکە بێت بۆ لات هەر کەسێک تەکەبوری هەبوو ئەوە بربەستە لە وەرگرتنی علم ممکنە دەستی بکەوێ بەڵام ئەو علمە شەرعی دەست ناکەوێتەوە ئەو عولەما بەرزانەی ئێمە کە بە فەقیری دەستیان کەوتووە مانای ئەوە نییە کەوا تۆ واز لە ئیش و کار بێنیت و واز لە دنیا بێنیت و خەریکی ئەوە بێ ئەوەش بکە ئەوەش بکە بەڵام ئینسانی مسلمان ئەبێ کاتەکانی ڕێک بخات ئەمە نەخۆشیە کە برا عەزیزەکان لەناو خۆمانە دەیبینین یعنی کابرا سێرەکەی ئیستینکاف دەکا بڕۆم بۆ لای مامۆستا فڵان مامۆستا فڵان علمی پێ علم ئێستا بۆمان دەردەکەوێت ئەگەر تۆ لە خزمەتی مامۆستان نەبی ئەو شێکێکە لە بربەستەکان کەوا تۆ علمی شەرعی دەست ناکەوە علمە شەرعی کەوا خوا و پێغەمبەری خوا دەیەوێت عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئەڵێ ئەو چییە هم ڕیجال ونحن ڕیجال ئەو منیش منم تەواو چیەکە ئەو تەکەبوڕە وای لێ دەکا نەچێت لە خزمەتی مامۆستایان بێ هەوڵ ئەدا چییە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە ڕێگەی کتێبەوە خۆی بخوێنێتەوە اینجا بۆیە عەجایب و غەرایب ڕوودەدات کاتێک قسە دەکا نەبەرەوەی لە خزمەتی مامۆستا نەبووە باشە عەزیزەکانم تەکەبوڕ زۆر خەتەرە اینجا بۆیە ئەبێ ئێمە ئاگادار بین ئەوە لە لاپەڕەی شەشە قسەیەک هێنێتەوە چیرۆکێک کە قسەی بڵێن عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بوخاری هێنایەتەوە لە لاپەڕە حەوت ئەڵێ لا تزال هذه الأمة في خير باشە لە خەیردایە ما كان العلم في المساجد ئەگەر مزگەوتەکان ڕێ پێ نەدرا چونکە حاڵەتی ئومەتی ئیسلامی بەو شێوە بوو هەموو شتەکان لە مزگەوتەوە دەردەچوو
لەگەڵ ئەوەشە مەسەلەی علمی شەرعی ئەگەر ئەوە نەبوو ئیتر بەدیل ئەبێ بەدیل هەبێت لە هەر وڵاتێک کە بڵێن محارەبەی مزگەوت کرا ڕێ نەدراکەوە مزگەوتەکان بێتە جێی علم و معریفەت ئەوە سەرەکەی بەدیلی تر هەیە بڕوا بکەن مامۆستایان یعنی تەڵەبەی وامان بینیوە تەڵەبەی جمهوریات بڵێن اتحادی سۆڤێتی کۆن تاجکستان و داغستان و ئەو وڵاتانە بەتایبەت تاجکستان مار خۆم یعنی بڵێن لەگەڵمانە بۆ تقریبان زیاد لە 10 ساڵ پێکەوە بووینە ئەوت کاتی وا هەبووە باو باپیرانی ئێمە 6 مانگ چوونەتە ژێر زەمینەوە دەرنەچوون لە کاتی شوعیەت 6 مانگ تەڵەبی علمی شەرعیان کردووە حفظی قورئانیان کردووە هەموو پێداویستەکانیان بڕۆتە ژێر زەمینەوە دەرنەچوونە تاو هەروەکوکانەوە مردووە هەتا خوای گەورە دەرگای کردەوە لیان کە شوعیەت بەو شێوە نەما یعنی ئەو دینە دەگات بە هەموو شوێنێک هێزەیەکی وەک پۆتین بێت چیە خۆی طیباعی فتح الباری و صحیح بوخاری و یان قورئان بگرێتە باوشیەوە ئیترەوە وەکو مامۆستا محەممەد وتی خۆی و نیەتی خۆی ئێمە بەو شتانە ئین نابین بەڵام مەبەستم ئەوە چییە ئەوە ئیستیسلامە لە خۆیدا تۆ تا دوێنێ محارەبەی دین بکەی محارەبەی قورئان بکەی محارەبەی صحیحی بوخاری و مسلم بکەی ئێستا خۆت بیت چاپی بکەی ئەو دینە ئاوایە بەو شێوە عەزیزە جا بۆیە مەسەلە تەکەببوڕ زۆر خەتەرە ئینسان ئەبێ ئاگادار بێ هەندێک جار ئەوە خاڵێکە شەرمیش یعنی سەوە قسەیەکە مەسەلەی تەکەببوڕ و شەرم ڕێگرن بەرپەستن بۆچی بۆ وەرگرتنی علم هەندێک جار بە ناوی حەیاءەوە شەرمەوە خۆیت ئەسڵەکەی تەکەببوڕە بەس چییە لیباسێک و بەرگێکی شەرم دایە پۆشێ بە ناوی شەرمەوە چییە نایەت تەڵەبی علم بکات نایەت فێری علومی شەرعی ببێت لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمیێ باس مجاهیدە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ لا ينال العلم مستحن ولا مستكبر ئەمە مجاهید دەڵێت ئەو علمە ئەوەی کەوا شەرم بکات و مستەکبر بێ وەری ناگرێت ناگاپی یعنی بربەستە ئەو دووشتە مستحین شەرم دەکا و مستەکبر شەرمەکە طبعا ئێمە زانین حەیا لا یەتی ئیلا بخەیر شەرم بۆ خۆی شتێکی جوانە وانە الحەیاء چی شعبة من الإيمان بەڵام ئەم حەیاء و ئەم شەرمە کە تەکەببوڕەکەی داپۆشێ ئەمە زۆر خەتەرە خۆی لە ئەسڵا تەکەببوری هەیە خۆی بەزل دەزانێت بە ناوی شەرمەوە نایەتە ناوچی ئەو حەلەقاتی ذیکر و علمەی کەوا لەلایەن مامۆستایان و زانایانەوە دەوترێتەوە ئەڵێ الكبر الذي ألبس بزانە لبس الحياء فإن الشيطان يدخل على بعض الناس ويمنعه من بعض الأفاعيل بحجة الحياء وإنما هو حقيقة منع بحجة الكبر يعني بوشي هي كبركي هي بلان بلباس حياء و تكبر بلا عزيز كانم هم لورقرتني علم وهم لپێدانی علم چێتوان نمونەیەکمان بۆ بێنێتەوە لەوەرگرتنی علم باسمان کرد ناچێت وانە تەکەبوری هەیە ئەی لە بەذل العلم پێدانی علم ئافرین یانەوە تا ئەڵێ کاکە بەس مامۆستا سێ کەسە من بۆ سێ کەس بێم ڕبێ قاعەکە هەمووی فول بێ لە دەرەوە هەمووی دابنیشێ هەرچی کەناڵەکانەیە بێ تەسویرم بکە باشە هاي سێرەکەوە چی ئەو تەکەببوڕە لە چی بەذل العلم تۆ یەک پیاو قائیدێک عالمێک ڕەبانی بێ بۆ خوا سوڵحاو بێ بۆ ئەم ئومەتە بێنە گۆڕانکاری لەسەر دەست ئەوە بێ یەک ئێمە بۆیە بە خۆمان بڵێن و بە کەسوکارمان بڵێن و بە خێزانەکانمان بڵێن کۆرە مەلاژن بەس یەک منداڵ پەروەردە بکە ببێتە عالم گۆڕانکاری دروست دەبێت بیکە پرۆژەیە کاکە با بکەینە پرۆژەیە هەرکێ لە ماڵی خۆیەوە یان ئەو کەسانی کەوا بڵێن ڕێکخراوی یان شتێکەیە کاکە یەک کەس عالم بێت بە معنای کەلیمە
ئیمامی ئەحمەد لە مووقفێکە ینی بزانە مووقفێک کە تووشی دەبێ خۆڕاگر دەبێ ینی گۆڕانکاری دروست دەکات ئەو عالمە بەرزانەی ترمان ئیمام شافعی ئیمامی ئەحمەدە ئیمامی مالکە ئەبوو حەنیفە سەر ژیانی ئەمکە هەمووی پڕی مواقف و هەڵوێستە ئەوە زۆر گرنگە ینی ئەو دوو خاڵەتە کە بڕمان تیان نەبێت لە وەرگرتنی علم و لە پێدانی علمیش. خاڵی دووەم بربەستی دووەم کە یێنێتەوە لە لاپەڕەدا ئەن یەستەعجل المەرء في تحصیله ینی پەلە بکەیت لە وەرگرتنی ئیسە برای وامان هەیە حەزی لە علمە خوای پەروەردگار زیرەکی پێداوە حفزی پێداوە باشە کاتشی پێداوە بەڵام پەلە دەکات يعني ئەوێ بین عشیەتی وضحا پێ بڵێن عالم العلامە نابێ برا عەزەکانم ئەو علمە بە چییە بە سەبر هاتووە پەلەی لێ مەکە پەلە مەکە اینجا دوای ئەوە یەکێک لە خاڵەکان دێت باسی تەدەڕوج دەکات لە علمە يعني ئەوە هەردووکیان پەیوەستن پێکەوە تۆ پەلە مەکە پەلەت کرد چییە سزادری بەچی بە حرمانی علم زۆر شت لێ دەڕات چونکە هەنگاو ناڕۆی بۆ علمەکە پەلەی لێ دەکەی ئەتەوێت زوو دەستکەوێ یعنی کە زووش بۆ نمونەی ساماناوکو باسم کرد حفزی زۆر بەقوتە یعنی سە پێی بڵێ کاکە لێرە لاپەڕێکم بۆ لەبەر کە لە قورئان لەبەری دەکات بەس ئەگەر ضەبتی نەکات ثەبتی نەکات چییە بەیانی لێ پرسە ئەڵێ وەڵا لە بیرم چوو مراجعی ناکە ضبطی نەکردووە ئیسە طریقی شەناقیتە لە وەرگرتنی علم یان لە حفظی قورئان چەند جارە کە شتێک دەخوێنەوە 100 جار نییە 100 جار سب فاتحە کاممان بڵین فاتحە مەگەر ارتیباط بکەین لە بیرمان بچێتەوە بۆ زۆر ئەیڵێ فاتحات لە بیر ناچێتەوە ئەوە هەر بۆ خۆشی کابرایەک تیان لە سجن بووە تر لە سجن خۆتە زانی ینی حیاتێکە و مەدرسەیەکی خاص و تایبەتە وەڵا حافظی قورئانیش بوو وتوان کاکە حەزەکەی بەرنێژی بکەی هەر خۆی پاراست بوو کاکە من نایکەم و برایەتر بچێتە پێشەوە المهم چووە پێشەوە وەڵا قورئانی خوێندبوو فاتحەی تەواو کردبوو قول وەڵای خوێندبوو لە قول وەڵاکە بۆ خۆی سوبحان الله یعنی نەیتوانی هەندێک ئاەتی لە بیر چوو خۆ چەند ئاەتێکە ئیتر هەندێک هەیە سبرایەکی تر ئەڵێ قسە ڕاکێشێ ڕۆژێک ئەو ئاهەنگ بوو قسەی کرد ئەوە لە گەشە پێدانی مرۆیە فەن الإلقاء يعني ارتباط نەکەی لغة الجسد وتی بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله تەواو وەستا ئەو خەڵکەش هەمووی چاوەڕێ دەکات تەواو یەک کەلیمەی بۆ نەهات سبحان الله زمانی وەستا باشە يعني ارتباط دەکات خۆ ناطقیشە بەڵام هەندێک حاڵەت هەیە ئاوات لێ دێت ئەوەش بۆ خۆی لە قول وەڵا غەڵەتی کرد کاکە تەماشای کرد ممکنە 50 نەفر لە دواوە لە پشتیەوە کە نوێژ دەکەن گشتی ئاەتەکان ئەوە کردەوە وەڵا لە ڕکاتی دووەم تەرتیبەکەی ئەوە کرد بەستی تاقیام کەمەوە ڕۆژ لە مائیدە خوێندی غەڵەتێکی کرد ئەوێ یەک کەس جوابی بداتەوە نییە لەبەرەوەی ئەفەندیانە گشتی قول وەڵا ئەحەدیان لەبەرە بەڵام مائیدەیان لەبەر نییە باشە اینجا ئەمە نابێت تۆ ئیسە پەلە بکەی لە وەرگرتنی علم ینی بە شەو ڕۆژێک تۆ ببێتە عالم وەڵڵی برام بچین ژیانی ئەو زانانە بخوێنین تەماشا دەکەی چی سەبڕێکیانە بووە جەلەدیانە بووە جەلەد دانی مەسەلەی لە سەبرە سێکێک لەوانە معاذی کوڕی جەبەل کە زانسواز بووە حەزی کردووە خۆی زانا بووە عباس ابن عباس عبدڵای کوڕی عباس ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ ئەڵێ ئەڕۆژ دانیشت لە پێش دەرگاکەی دائەنیشت هەتا معاذی کوڕی جەبەل دەرچێ پرسیاری لێ بکە هەندێک جار خەویشی لێ دەکەوت کە معاذ دەردەچوو سەرەکە کوڕمامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە بەرگاکەی دانیشتووە ئێ باشە تۆ بڵێ من دێمە خزمەتت ئەی ابن عباس چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێوتووە چی حەبری ئومەیە ئەوت نە ئێمە بەو شێوەین لەگەڵ زاناکانمان ئێڵێ کە دەرەشێ دوای بڵێن معاذ سوار وشترەکەی دەبێ ئەڕوا وشترەکەی ڕادەکێشێ ئەڵێ ناک ئەو شتە مەکە ئەڵێ نە ئێمە بەو شێوەین لەگەڵ زاناکانمان یعنی بزانە ئەوەنە سەبریان هەبووە لەگەڵ چییە لەگەڵ عولەما
پەلەیان نەکردووە لە وەرگرتنی علم. لێرە قسەیەکی هەر لە نفسی لاپەڕا علی کوڕی مەدینیە نێتەوە ئەڵێ يقول ابن شهاب هذا العلم إن أخذته جملة ذهب منك جملة. ئەگەر هەمووی یەک جار وەربگری یەک جار لێت دەڕوا. وإن أعطيته كلك أعطاك بعضه. يعني ئەگەر هەموو وەختی بدەیتێ ئینجا کەمێکت دەداتێ. بزانە علمی شەرعی بەو شێوەیە ئەبێت سەبرت هەبێت. لە قەواعیدەکانیش هەر ممکنە بچێتە لە پاڵە و 5 قاعدەی کە مامۆستا باسی کردوەتان أن من استعجل شيئا قبل أوانه عوقب بحرمانه. يعني هەر شتێک تۆ پەلەی لێ بکەی پێش ئەوەی کەیتر يعني بڵێن ماوەکەی خۆی بێت ئەوە تۆ سزا ئەدری بەچی بە بێبەشبوون لێی بە حرمانی بە حرمانی. اینجا بۆیە ئازیزەکانم ئەو پاڵنەرەی کە هەیە بۆ نمونەی تۆ لە ڕۆژێکە شەو ڕۆژێکا ببیتە عالمی علامە وات لێ نەکاکەوە تۆ بەو شێوە تەسەڕوفکەی لەگەڵ علمی شەرعیە. یعنی تۆ حەز بکەیتەوە پێت بڵێن مفتی پێت بڵێن کە بانخواز پێت بڵێن ئەوە پێت بڵێن ئەوە ويشار إليك بالبنان نا فلمك لە وەرگرتنی علمە. ئەوە لە لاپەڕەی 12 لە قسەیەکی نێنێتەوە ڕامۆرمزی کاڵێ لە کتابی المحدث الفاصل بين الراوي والواعي وكتاب الأمثال وخاوني أو كتابانية على عقد بابا قال باب ما جاء أن أهل الحديث كانوا لا يحدثون إلا أن يبلغ المرء منهم 40 سنة. يعني الشرمي عند كربيش صالان باسي حديث بين يعني تبرنت محدثة تشل صالان يعني بو تشل وقتوالي يتر 8 نضوجة هر خەریکی طلبی علم بوونا. ئێمە ئیسە تەماشا دەکەی لەم زەمانی سەردەمەی سۆشیال میدیا والله برام عجایب و غەرایب دەبینیت کەوا مامۆستا دوو کەلیمە دەزانێت دێتە سەر سۆشیال میدیا چییە قسە بۆ خەڵک دەکات بەلیغوا عنی وەلەو ئایە بەڵام چۆن على بەصیرە على علم نەکۆ لە خۆتەوە بێ قسە بکەیت. یان برای وا ئەمانە بووە ئێکاکە ئومەتە بە تایبەت ینی بڵێن ئەهلی لوغەی عەرەبی فەتاحی لێیە زانای بەرزبەرزەیە دوعاتی بەرزبەرزەیە یعنی وایە بۆ سەرەکەی حەزی کردو بە عەرەبی وتار بڵێتەوە کاکە ئاخر تۆ ئەهلی ئەوە نیت کە تۆ بە عەرەبی وتار بڵێیتەوە خۆت مەچۆ ئەو مەیدانەوە. جا مەبەستم چییە مەسەلەی سەبرگرتن لەسەر چی لەسەر وەرگرتنی علمی شەرعی و پەلەشی لێ مەکە پەلەی لێ مەکە وردە وردە بڕۆ بۆ مەسئلەکان. بربەستی سێیەم ئەن بزانە چییە بربەستی سێیەم أن يرغب المرء في علمه بالدنيا ولا يرغب عن الآخرة وأن يرغب عن الآخرة. يعني أن يرغب المرء في علمه بالدنيا وأن يرغب عن الآخرة. يعني شي أميك سيركي إنسان كطلبي علم دكا بو شي ديكا بو وي دنياي دسكويا ما بس آخرتنيا أما شي كلبر بس كان چونکە خوای گەورە بەرەکەتی تێناکە تۆ نابێت تەنها بەس بۆ ئەوە بێ کەوا ڕەدی فڵان کەس بدەیتەوە بڕۆی مەسئلەیە بخوێنیتەوە ڕەدی فڵان کەس بدەیتەوە. علمە شەرعیەکە تەنها بۆ ئەوەیە یان بچتە لای مامۆسایەک ئەو علمە بزانی بۆ ئەوەی لە یعنی لە ئەقرانەکانت ئەوەی هاوتەمەنی خۆتە بڵێ کاکە من ئەو علمەم پێیە ئەو علمە بگەێنی. ئەوەیە مەسەلەی چی نیەت لە علمە سەچۆن لەو قاعدە باسکرا الأمور بمقاصدها نیەت بەو شێوەیە نیەت ئەبێت تۆ نیەتت بۆ خوای پەروەردگار بێ. تەشریک في النیە معنای چییە تەشریک في النیە یعنی هاوبەشی لە نیەتە چییە معنای چییە؟ نمونەیەکم بۆ بێنەوە باش ئەگەر نیەتەکەی ئاوها بوو
لە دووەمە گوناحبار دەبێنە آخر دقیقە مەسەلەی نییە زۆر دقیقە ئیسا مامۆستا باسی شتێکی کرد بۆ خوایە اینجا دوڵی بۆی کە باس بکرێوانە بزانە بۆ ئەوەی کە باس بکرێ بەڵێ ئێ آخرەوە نیەتەکەی بزان نیەتەکە لێرە دەور دەبینێت بەڵێ ماوس وایە یانیستا کابرا بۆ خوایەتی اینجا دوای ئەوە ئەوێت لە ڕێگەی ئەو علمەوە خەڵکی فێر بکات باشە باش با پێی بڵێن عالمە بەس خۆی ئەوە نەبێ ئێمە بەڵگەیەکمان هەیە سێ کەس شتی گەورە دەکەن لەو ئیسلامە بەڵام سوبحان الله نیەتەکە چییە بۆ ئەڵڵا نییە ئەو سێشتە سوودی پێ ناگەێنێ یەکێک لەوانە چییە وایە ئەوەی کە پەیوەندی بە ئێمە هەیە علمی شەرعیە باشە علمی شەرعی وەرگرتووە قورئانی خوێندووە سوبحان الله یعنی بزانە وشەیەک هەر ینی چەند سێ پیت وای لێکاکەوە ئەو ئینسانە بەرەو کوێ بە بەرەو ئاگر لە بەرەوەی درۆکە لەگەڵ ئەو سێپیتە چی ئەو سێپیتە لە حەدیسە کاتووە نه فیکە قەرەئت فیکە یعنی بەس فیکە ئەڵێ لە پێناو تو خوێنمەوە یان لە پێناو تو زانستم وەرگرت لە پێناو تو جیهادم کرد لە پێناو تو بەخشیم بزان لە پێناو ینی مەبەستی خوایە فیکە لە پێناو تۆ سوبحان الله کە درۆکە لەگەڵ ئەو سێپیتە کە بۆ خوای نەبووە دەرەنجامەکەشی چییە بێ وەقەت قیل طبعا وتراش نەبەرەوەی تۆ بۆ خوات نەبووە و پێت وتراکەوە عالم العلامەیە باشە یعنی ئەمە زۆر خەتەرە برازەکانم ئەبێ نیەتمان بۆ خوای پەروەردگار بێت اینجا دەرەنجامەکەشی بۆ ناو ئاگر بوو خوا پەنامامدا ئینسان کە علم وەردەگرێت ئەبێ بۆ خوای بێت هەر ئیشێک دەکا ئەبێ بۆ خوای بێت مەبەست لە تەشریک في النیە ئەگەر تۆ ئەو علمە وەردەگری خەڵکی فێر بکەی نێتش ئەوەیە خەڵکی فێرکەی بۆ نمونە زۆر بەمان ممکنە خوێندکار بێ قوتابی بێ لە زانکۆ بێ لە مەراحلەکانی تر بێ ئەتەوێ لە ڕێگەی ئەو علمەوە شەهادەیەکت دەستکەوێت باشە هەتا ئێستا چییە ئاساییە بەس تەنها شەهادەکەت بۆ ئەوە دەستکەوێتەوە خۆت بە خاوەن شادە و بڕوانامە بزانی و فیز لێ دەیتوها تەکەببر و خۆت بە کەسێک بزانی کیتر ئەوکانی تری هیچ نییە یان علمێکی شەرعیت خوای گەورە پێی بەخشیوی بڵێ کاکە ئەوکان تر هیچ نییە ئەوە لە مستەوای من نییە یعنی ئەم شتانە چییە بەڕاستی واکە لە ئینسان نیەتەکەی چییە ئەبێ ئاگداری بێ جا بۆیە ئەبێ مجاهدەی نیەتی خۆی بکە باشە پرسیارێکی تر وتی مامۆستا وەڵای من ئەترسم لە نیەتی خۆم ئەترسم تووشی ڕیا بم بۆیە تەڵەبی علم ناکە ڕێیتان چییە بەرامبەر ئەو کوڕە نابێ ینی ئەوە تەلبیسی ئیبلیسە شەیطان دەتخەڵەتێنێ دەڵێ کاکە ئەمە ئیشێکی گەورەیە تەڵەبی علم زۆر گەورەیە بەڵام تۆ ئەبێ چییە مجاهدەی نەفسی خۆت بکەیت ئەگەر ساڵێکیش ببە خۆت ڕێک بخە هەندێک جاریش هەیە سوبحان الله بەو شێوە چوونەتە ناو علمەکەەوە دوای چۆن دەرچوون بۆ خوا سوڵحاو یعنی هاتووە لە مەجلیسان نیەتی ئەوە نەبووە ئەو هەموو ئەجر پاداشەی دەستکەوێ فێری علمی شەرعی ببێ بەڵام وردە خوای پەروەردگار هیدایەتی داوە و مجاهدەی نەفسی خۆی کردووە دوای ئەوە سێرەکەی یعنی خاڵصا مخلصا لله ئەو ئیشەی ئەنجام داوە باشە ئازیزەکانم ئەوە باسی تەشریک و نیەمان کرد عائقی چوارەم بربەستی چوارەم ئەوەیە کە ئەم وەرگرتنی علما بیداتە پاڵ خۆی
ولا ينظر لعون الله سبحانه وتعالى لا بريش انظام يعني بيدا تبال خوي كواتشيا ام علما خوي خوي هولي داو خوي ماندوو بووە پێویستی بە چییە یارمەتی خوای پەروەردگار نییە نە تۆ لە هەموو کاتێکا ئێمە پێویستیمان بە چییە بە ئەڵڵای سوبحانەوە وتەعالە پێویستیمان بە یارمەتی خوای پەروەردگارە ئەبێ ئینسان دوعا بکات الدعاء هو العیبادە خوای گەورە تەوفیقت بدات ئەو دوعا بکەیتەوە خوای پەروەردگار علمی کێت داتێ ئادەم واروەها فەهمی سولەیمانیش ئێمە برا ئەزیزەکانم ئەمڕۆ کێشەیەکمان هەیە لە ناو بانخوازانیش هاتا بگرە لە ناو هەندێک زانایانیش إلا ما رحم ربي مەسەلەی چییە فەهم النصوصە فەهم النصوص يعني تێگەشتن بۆ دەقەکان ئەم کێشەیە يعني وای کردوکەوە اختلافات و خلاف لە ناو ئەهلی ئیسلامە هەبێت هەر یەکێک بە شێوازێک تێگات بۆ دەقەکان هەندێک دقەیەک کە قەتعیە بڕاوەتەوە تەواو پێویست بەوە ناکا کەوا تۆ بێی ملی بشکێنیت ملی ئەو دەقانە بشکێنی بە ئارەزووی خۆت بە ئەو بۆچوونەی خۆت چییە شەرحی یان تەفسیری ئەو دەقە بکەیت اینجا تۆ لە هەموو کاتێکە ئێمە هەمومان پێویستیمان بە چی یارمەتی خوای پەروەردگارەیە دوعا بکەین چەنی عالمی عەلامەش بی برا ئەزیزەکانم چونکە تۆ ئەو علمە وات لێ دەکات چییە تووشی خەشیەت بی وانە إنما يخشى الله من عباده العلماء توم علمه وابي وات لي بكا كوالا خوي پروردگار بترسي حلال وحرام كان يعني جاب كيتوا جابويا او ابي زوزر اقدار بين كوا اعتماد نكي تسر خوت باشا برا كانم زوري نوسيوا بس ايمن بكورتي دچينه سري خالي بينجام ئەم خاڵە زۆر گرنگە ئەم شێکێکە لە کێشەکانمان والله برا عەزیزەکانم بڕوا ناکەم هیچ سەردەمێک هەبێ وەکو ئەم سەردەمە نازانم سەردەمی لە ئایندا چییە بێ ممکنە ئاسانکاری زیاتریش بێ یان ممکنە ئەسڵ هەر علم هەر نەمێنێت ئەم تەکنۆلۆژیا هەر نەمێنێت ممکنیشە بەس ممکنە زیاتریش ببێت یعنی ئێستا ئەوەی کە بڵێن لە تەمەنی منایە پێش 30 ساڵ پێش ئێستا هەندێک شتێ ئێستا هەیە نەبوو وەختە من کاتێک ڕۆشتم بۆ وڵاتی سعودیە 3 نەفەر بووین بارسێکمانەوە مۆبایلێکمانە بۆ ئیش برایەک لە سویسراوە بۆمانی نرد ئەم نۆکیاکان بۆی نێکشیە بۆ ئۆنە باشە بارسێکمانەوە یەک مۆبایلمانە بوو ئێستا ممکنە خۆم 2 مۆبایلم پێ بێ بۆ نمونە فلان 2 مۆبایلی پێ بێ ئەوەی پێ بێت یعنی شتەکان گۆڕاوە ئەمە ئێستا لە ناو مۆبایلەکانمان چەنەها کتێب و چەنەها مامۆساهای قسە دەکاوانە ممکنە بە سەتەها کەس هەبێ گوێی لێ دەگری بەس تەماشا بکە ئازیزەکان بزانین خەلەلەکە لەکوێیە مامۆستایەک دەڵێ ئەینە الخەلەل خەلەلەکە لەکوێیە نەخۆشیەکە لەکوێیە ئەو هەموو وتارەمان بۆ ئەدرێت ئەو هەموو قسەمان بۆ ئەکرێت لە ڕۆژێکە یعنی ئەوە نە معلومات وەردەگری بەڵام تەماشای خۆمان بکەین و تەماشای کۆمەڵگاکەمان بکەین کوا کاریگەری یعنی ئەمە خەلەلە ئایا ئێستا ئێمە نوقسانیمان لە قسەکردن هەیە بڕوا ناکەم قسەمان زۆرە بەڵام خەڵەکە لەکوێیە لە ئیش نەکردنە بەو قسانەی کەوا دەیبیسین ئیشی پێ ناکەین عەمەلی پێ ناکەین یعنی ئەوەی کە تۆ دەیزانی یا من دەیزانم لا حتا لە مەسائلە شەرعیەکان وەرە جێبەجێ بکەین بزانین حاڵی ئومەتە گۆڕێ ناگۆڕێ هەر قسەیەک دەکەی ئەڵێ بە غەیبەت نەبێ بە غەیبەت نەبێت چییە غەیبەت یا غەیبەت نییە بۆتانەکانە بۆتان نەبێ یعنی ئەم مەبەستم یعنی نمونەی بچووکە کابرا ئەزانێ حەڵاڵ چییە سێرکێ سوبحان الله فەر ڕاکە بۆ لای حرامەکە کاکە من غەشەنا فەلەیسە منا سوبحان الله ڕاغەشەکە قوتابیەکان مامۆسا ئەوەی پێوتبوون وتی من غەشەنا فەلەیسە منا تەڵەبەیەکیش یەکسەر زیرەک بوو داهیە بوو وتی من ڕاقەبە الناس ما تەهەمەن تێگەن یعنی ئەوەی وتی من غەشەنا تەڵەبەکان قۆپیە و شتوان نەکەن چونکە ئەوە شتێکی باش نییە ئەوش دوو من ڕاقەبە الناس ما تەهەمەن ئەوەی مراقەبە و چاودێری خەڵک بکە ئەوە بە خەفەت و
ئەوانە دەمرێت یعنی مراقەبەمان مەکە چاودێریمان مەکە باشە جا برا ئازەکان وەڵڵای ئێمە زۆر شتە زانین زۆر شت ئەزانین بەس لە بواری عملیە ئەبێ بەڕاستی ئەوە حملەیەکی بۆ بکەین وەک چۆن بڵێ بە خۆمانە بچینەوە ئەوەی دەیزانین هەوڵ بدەینکەوە جێبەجێ بکەین یعنی سێ ئێمە ئەوە چیرۆک نییە بەڵام ئەوە حقیقەتە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو سەحابە بە ڕێزانەی خوای پەروەردگار لیان ڕازی بێ بەو شێوە پەروەردەکرد سەحابەکان خۆیان چیانە فەرموو یا ئەهلی قورئان هەموو قورئانیان لەبەر کرد یعنی یەکسەر کە لەبەرشیان بکردایە چیان دەکرد دە ئایەت وانە بۆی جێبەجێ بکەن کاکە بۆی ئەو جیلە دروست بوو بۆیە توانیان فتوحات بکەن ئێمە ئێستا زۆر شتە زانین لەبەر دەست بەتاڵیمان کەوا ئیشمان زۆر نییە بەربوونێتە گیان یەکتری مەشغوڵی یەکتری بزانە ئەوان بۆ شێوە بوون برا ئازەکان ئەڵە قەبری فڵان سەحابە لە فڵان شوێنە قەبری فڵان سەحابە لە فڵان شوێنە چەند سەحابە لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەجیان کرد ئەوەی کە لە ڕیوایەتەکان هاتووە لە سیرە هاتووە 114,000 بوو 120 باشە دوای ئەو سەحابانە چیان لێهات هەر هەمویان لە مەدینەن قەبرەکانیان هەر هەمویان لە مەکەن هەمویان برا عەزیزەکانم دەرچوون ئیشیان دەکرد ئیشیان بەو ئیسلامە دەکرد ئێمەش پێویستیمان بەوەی کەوا ئیش بەو ئیسلامە بکەین با ئەو ئاەتە نەمانگرێتەوە یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا اینجا بزانە سەرەتا ئاەتەکە یا ئەیها الذین آمنوا یەکسەر ئەبێ گوێچکی بۆ شلکەین بۆ کێیە آمنوا لم تقولون ما لا تفعلون يعني بس ئێمە يعني سبحان الله هەر قسە نەبێت جا بۆیە ئەبێ بەڕاستی هەوڵ بدرێت ئین شاء الله تعالى کە ئەو خەلەلە و ئەو نەخۆشیە چارەسەر بکەین هەروەک وەک چۆن ئەڵێ هەندێک ئەڵێ کاکە عیلمەکە لە من وەربگرە و ئیتر حەقت بە ڕەفتارمەوە نەبێ ئاوانە تو کاکە عیلمەکەم وەرگرەوەتر خۆم چۆنم چۆن نیم لێی گەڕێەوە ابن شهاب الزهري رحمتي خوای لێ بێەوە لەناو کتێبەکە نییە گەر بینوسم لای خۆتان شتێکی باشە يعني هەموو شتێک سبحان الله بربەستێکی هەیە بە تایبەت علم سێ شتی هەیە يعني ئەوانەی کە بێتە بربەست بە کورتێرێتەوە نسیان لە بیرچنەوە یەکەم کەذب درۆکردن خوا پەنامەمدا يعني زۆر ناشرینە کەوا یەکێک ئەهلی علم بێ درۆ بکات درۆ چی درۆ نەکو درۆی هەر درۆ لە تەعاملوانە درۆ بە ناو ئەهلی علمەوە يعني بڵێ ئەم قسەیە فڵان کەسە این فڵان عالمە ئێڕۆی کە تەحقیقەکەی ئەچیتە سەر چاوەکە وانە جا بۆیە برا عەزیزەکانم زۆر شت نابێ وەرگیرێت لە چی لە مۆبایلەوە يعني ئللا ئەبێ ئەگەر مۆبایلەکەت کتێبێک 100% بزانین نوسخەی فڵان عالمە اینجا بێ مطمئن بیت چونکە هەندێک جار ئێستا چیەکەن خۆیتر دژمنانی ئیسلام زۆر زۆرە ئەو شتانە دەقەکان ئەگۆڕن کاکە یەک حرف یەک پیت یەک حرەکەیە بگۆڕێ معنای چییە ئەو ڕستەیە دەگۆڕێت اینجا ممکنە کاکە ڕستەیەکت بۆ بێنێ بڵێ وەڵامە شێخ الئیسلام ابن تەیمیە فەرموویەتی تەکفیری هەموو خەڵکە کاکە شێخ الئیسلام تەکفیر دەکات ئەچیتەوە تەماشای کتێبی شێخی الئیسلام دەکەی سیر لاپەڕەکە دەکەی وەڵای شتیوان نییە ئێ باشە کاکە بۆ ئەم قسە بەناو عالمەوە دەکەی ئەمە بربەستێکی زۆر خەتەرە یعنی علم لە ناو دەبات دوو نسیان يعني لبير شنوا سي عدم العمل به يعني وتاني كوا كار بو علمنكي والله كاري بينكين لبير ما نشتوا قرآن كاري بينكي لبير دشتوا حديث كاري بينكي لبير دشتوا جابويا إنسان بتواني كاري بيبكا بويا وكيع دلي إن أردت أن تحفظ الحديث فاعمل به باشا ئەگەر ئەتەوێ حەدیث لەبەرکەی فەعمل به ئیشی پێ بکە خاڵی شەشەم کۆتاییە ینی لە بەشی یەکەم بەشەکەی دووەم زۆر لەسەری ناڕۆین ئەوەیە کە ئەللا ينشغل المرء عن العلم يعني ئەو بربەستێکە باشە يعني بەڕاستی ئەو علمە وەکو باسمان کرد ئەبێ هەموو کاتەکەی پێ بدەین برا عەزیزەکانم ئەبێ کاتت دابەشکەیت ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆچی گەشەپێدانی مرۆیی کە چییە فەن ئیدارەت الوەقت چۆن کاتەکەت دابەشەکەی اینجا بۆ علمی شەرعی
بۆ تۆ ئەگەر ئەتەوێ پسپۆر بی لە علمێکە لە بابەتێکە کاکە کاتی بدەریە کاتی بدەری ئەزیزەکەم کتابێک هەیە بۆ نمونە کتابێک هەر کتابێک ئەتەوێ فقه لە مەذهب ئیمام شافعی بزانە ئەو کتابە بگرە شەو ڕۆژ لە خزمەتیا بە کاتی بدەرێ هەتا کتابەکە تەواوکەی جارێ دوو سێ چوار تۆ ئەو کتابە ئیتقان دەکەی بەڵام هەندێک شتەیەک ئەبێتە بربەست یعنی بۆ نمونەی ئەچینە سەر وەرقەکانی جەناب تامزین چییە بربەستەکان یعنی مەشاغلی دنیا تەواو نابێ ئێخۆ ئەبێ ئەم ئومەتە عولەما خۆ نابێت نەزۆک بێت عولەمایتیان نەمێنێ خۆ بێ خەڵکێک هەبێ اینجا بۆیە ئەوە ڕوو ئەکرێت لە خێرخوازانیش خوا پێداوان ئەگەر خۆیان مەجای ئەوەیان نییە لەبەر بازرگانی و لەبەر دنیا بۆ خوا سوڵحاون مەجای ئەوەیان نییە کە خۆیان علمی شەرعی بخوێنن کاکە بابێن کەفالەتی تاڵبی علم بکەن نەفرێک دانە فەرمو کاکە من ماگانە من وەکو چۆن لەو تیجارەتە بۆی خی گەورەش بەرەکەتی تێبکە وەرەقەیە دوو وەرەقەدانم کاکە بۆ فڵان کەس ئەمە بەس بخوێنێ ئەو فەقیانەی کەوا لە خزمەت مامۆسایان فەرمو کەفالەتیان کە با بخوێنن با بیر لەوە نەکاتە کوبڕا ئیش بکە تەماشاش بکەن زۆر لە عولەمای ئێمە سوبحان الله ئیشیان هەبووە سەنعەتیان هەبووە سەنعەتیان هەبووە لەگەڵەوە تەڵەبی علمیشیان کردووە بەڵام ئێمە ئێستا ئەوش بربەستێکە برا ئەزەکان و هیممەتمان چییە وەڵی زۆر لاوازە کزە کز یعنی زوو بێتاقەتە بین بە حجەی چی دنیا بە حجەی یعنی شتی تر لە بربەستەکانی تریش چییە مەسەلەی ئەم سەردەمەی ئێستا کە زۆر ئالوودەی چی بووینە سوۆسیال میدیا و ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوانە واکە کەواتۆ ینی تەڵەبی علم نەکەی بەڵام هەندێک جارەوە چێ سیلاح و حەدەینە ئەتوانین بەکاری بێنیت بۆچی بۆ وەرگرتنی علم ئەو ئەنتەرنێتە واش لێ دەکاکەوا چییە وەختەکەت یەک جار لە ناو ببات و وەختەکەت بکوژێ و ببێتە مای ئەوەی کە علمی شەرعی وەرنەگری بەشی دووەم هەر بە کورتی برا ئەزەکانم ئەویش چەند بربەستێکی داناوە یەکەم عەدەم التەدەڕج فی ئەم علمە پایەپایەیە برا ئەزەکانم یعنی ئینسانی مسلمان جارێ کە تاڵبی علمە ئەربعینی بۆ نمونە ئەربعینی نەوەوی نەخوێندووە ئەچیە بۆ چۆ بۆ فەتح الباری کاکە تۆ وەرە جارێ ئەربعین نەوەوی بخوێنە تێبگەیە لی تێبگە بزان اینجا دوای بڕۆ بۆ شروحات دوای بڕۆ بۆچی بۆ علمەکانی تر ئای ئێمەسە دووشتمانەیە لە علمی شەرعیە ئوسوڵمانەیە فڕوعمانەیە پرسیارێت ئایا باشتر وایە دەست لە علمی شەرعیە دەست بە ئوسوڵ بکەین یان لە دەست بە فڕوع بکەین تامنی باشترە باشە ئوسوڵ چی ینی کە من باسی ئوسوڵ دەکەین لە ئوسوڵی علمە ئوسوڵی علمەکان چییە وایە ینی ئەگەر هەر بە کورتی بکەینەوە بڕێن کتاب و سونە باشە کەوانە هەمووی دوای هەڵقڵاو دەبێ ینی لە ئەوەوە خەریکی قورئان بین قورئان خەریکی چییە مەسەلە لە بەرکردنە اینجا مەسەلە تەفسیرەکانە تەدەبوڕێتی اینجا حەدیثیش دوای حەدیث کە دەبەرت کرد دوایەوە چی دەکەی اینجا ڕۆی بۆ شروحات ینی بەم شێوە بێت نەکو تۆ جارێ حەدیثەکەت لەبەر نییە ڕۆی چیە شەرحەکانی دەخوێنیتەوە وەکو برایەک لە جیاتیەوە ئیستیدلال بە ینی بە ئاەتێ بکات ڕۆژ ئیستیدلالی بە حەدیثێ کرد کە خوای پەروەردگار وا فەرمێ باشە لە چی کاتێکا توانین بڵێن خوای پەروەردگار وا فەرمێ حەدیثی قودسی تەواو وانە جاوەش ئایا لەفزەکەی لە خواوەیە بەس معناکەی لە خوایە لەفز و معناکەشی لە خواوەیە ئەوش بابەتێکە فإن الفقهاء بزانا للاپڕەی 26 يقولون إن الفقه ينال بأربعة أشياء بالتعليق بالتحقيق بالتدقيق وقالوا وإياك والتلفيق تعليق شيئا أن تأخذ الفقه فروعا مجردة يعني بو نمونة أما باسي فقه لا فقه متنك ورقرا لبريكا سبون هنا متونة هي يعني زور گرنگا اما فيري حفظي متونيش بين لبركرني متونة كان
لعلمك لعلمكان لفقها بون مناءتوين لمذهب إمام شافعي برو متنيك دياري بكو لبريكو بيخوينو بزان شروحاتي چیە لەسەر ئەوە ئەمە یەکەم جار تعلیقە دوای چی دێت تحقیق دێت تحقیق ئەوەتانێ کە هەر شتێکت بۆ نمونە قسەیەکە چییە حەدیثێکە مەسئلەیەکە دلیلەکەی چییە مەسئلەیەکە دلیلەکەی چییە بەڵگەکەی لەسەری چییە ئەمە مەرحەلەی چییە تحقيقا سيم تدقيقا أن تعرف المسألة مع دليلها مع الخلاف العالي أو النازل تو تدقيقك آية أم مسألة دليل الشيناتوا يسقوا كتب فقهاني إما هموي خلافات نية يعني كخلافاتها سيركي على إمام مالك واي فرمو إمام شافعي واي فرمو أما بيوتري مرحلة شي تدقيقك زانت يعني مسألة كهيا بلغكش هي إن جابي خلاف علماء لسر أم بابتا شيا كأم علم بوش يودا بيت آج كان أبي تدرج بيت بايا بجتا سروا خالي دوام أن لا يأخذ المرء العلم عن أهلي أمش بربستا براستي أقرتو لأهلي خوي أم علم ورنقري أبي بربست أهلي خوي شيا يعني مشايخ يعني ماموستا يعني ملاياني كوا علميان بيا بروي دانشي للايان يعني تو اسمها مصاكتيا باشا لا علمك لا علمكان علي كاكم بو بچم بولاي ما مصاكا اچم بو كتابي كي يليتو خو ما چم بولاي تندرست او رقايا تندرست نيا والله ابراهيم عزيزم والله رستي واهي او ما مصا لخزمتي ما مصاب وهول كوشي داوا ان جاءتواني چيا تفكيكي بكات ديمونو تو نازانين تفكيكي بكات نازانين جابوه بي لخزمتي علماء بي لخزمتي علماء ابي علم ورقري برا الزكانم يعني سبون هناك اكر علمك كيس زور باو لنا قنجانيشا مسألة قراءات ومسألة دواي او تجويد او شتانا يتو اقل لا ما وصانا خونيك هكا والله عجائب دينيت جابي خل يعني خزمتي ما مصا دانشي بو علمت فيربكا شون مخارج در ديني شون انجا دواي او صفاتكاني بزاني يعني امشتانه بو خوي مهمه ابي ايما لخزمتي علماء او شيا او علم ورقرين وكو شون عليه الاسناد من الدين ام دين با سند هاتوا بوشي وهاتوا ابي ايمش بوشي ويبرين لقالي خالي سيم فإن لكل علم أصولا وفروعا وكو باس ما كان همو علمك أصل فرعها تولا أصلك ودسي بيكي وهروا تمام با فروع كان ددي وخالي شوارم أويا عدم معرفة لغتي همو علمكيش لغتي خويا هي برا الزكانم يعني استابون من زماني عربي نازانم يخونا بخون بدم لا عندي علوم هي كبيوسي بزماني عربي هي نابت يعني ابي اساس بوي ما مصاني كوني ايما تماشا دكي لو بوارو ما شاء الله يعني علومي لغان زوزور بقود بوا ابلي بي ما مصادو كلمه عربيه حسب كان ممكن النزاني بلام علمكي تو اتقان كردوا هو او كاتده تواني شيء او رستاني لكتب فقه كان هي شيو كاتو بمان روني كاتو بمان رافي بكات اي من نزان نقول لفل بكما هو زور خطره يعني براسي خطره جابويا هر علميك شيا علميك لغي خويا لغي يعني زماني خويا زماني عامي بونمنا او علمانا بنسبة علومي شرعية شيا زماني عربية حتى امام شافعي رحمتي خوالي به لكتابي الرسالة اولا لا بريسي بين جاتوا يعني قصي زور كردوا لسر فضلي زماني عربي وهروها على بيويستكوا تو فير ببي بو اوي دينكت بناسيد بو اوي دينكت بناسيد ولغيك معناها خاصة بكل علم يعني تايبتها بعلم فقه تايبتها بأصول فقه تايبتها بعلوم حديث هواش زماني خوي هيا باشا عز كانم انجا مسألة أخير لابريت شلودو أو تاني كابرا سعودي شاب هيك كلا يعني إن شاء الله لمستقبلها بتا علماء السعودية نحسبه كذلك دانري كتابك شيخ عبد السلام عليه
المسألة الأخيرة وأختم بها، وأنا أحب دائما أن أنقل كلام الإمام الشافعي وأوان مذهبيان حنبلية بس بزانا أدبيان لقل علماء شون بوا رحمه الله، لأن هذا الرجل فقيه بمعنى الكلمة. وقد قال الإمام أحمد رحمه الله: إن لهذا الفتى، يقصد الشافعي، منا في عنق كل أصحاب الحديث، لأنه فقيه مع تعظيمه لنصوص الكتاب والسنة عليه رحمة الله. يقول الشافعي رحمه الله: ينبغي لمن طلب العلم أن يدقق فيه لكي لا يضيع. أما بو باسمان كردا ثناي قسكان من يعني أبيتو تدقيق بكي برأسكم هر علميكت بيويستا وكو باسمان كرد تحديدي هدفك تو أتوي ببيتا شي حزكي لتفسير كاك برو بخنو لسر تفسير بسبور بلا تفسير يسد شون يسد تخصصات هي يعني يسمن كابرا قسبك موكو الدكتور عبد الواحد لما سائلي بزيشكيا هر حيام دجا هر نازم مسائل طبي هر نازن مانيا دي كابراكي فيترش ممكن خوانوارش نبي سب خوم بكم فيتر والله سهركني والد كم وكو سهركي او ينه شاري شاطلن كات خوي نبو هر جاري لا ينيكي ليك تواب نابي كاك لبواري خوتا قسبك ديكاكين وامانيه والله ما شاء الله للشرق وبو غرب لغرب ونازم بو الشرق ديني وديبي ولا هم علوم كان قصدك يا بسبور جنيه هيكاك بسبور نتقسمك برا عزكم جابويا بيويستمان بيتي ام امته بيويستي بيتي معناه اونيه كل علوم كان نزان سي علماء ايما الحمد لله تماشادك جياني ام بخنوا ها برت كوايك برين باسي تراجم دكا يعني سبحان الله عليك يا فقيه محدث نازم عالم باللغه والبلاغه وشي شي شي او ديكاك او يعني كم بوتوا بهبه بلان ما دام بسبوريا يا او ثاني زانا او بوي نخون او بسبور لتقاندني باشا اجز كانم يعني ايما بيوسيمان بواهيا لعلوم كان شن خوش يسبونه من لشاري هولير يعني لكردستانا كاك بري ما مصطفى فلان والله اما لمسائلي بزان هر يستبونه من اشتكي طازه هاتها ميدانوا اما سلي فيزا كارت ونازانم شي سلكي دور راي درتو او الريك او الريك ديكاك باب بسبورك بيقصبك لو باسوي تبو بيت دور راي دايبرين كاك اختلاف امتي الرحمه هي باشا مشكله مانيه اجتهاد هي برام يعني بوشي هلا مو مسائل كان فيه قولان حرشتك بكاكا آيتك بطوء أو آيتك وقطعية ومشتك أو حكمك ديارة في قولان يتشيكاك بو في قولان دو قولي تيايا نا بسبوري زوزور تشاك يعني حتى بقات مرحلة شي اجتهاديش أو زور جرينجين مان جرينجي بيا بدريت وبيوستي مان بيتي أبي براستي تدقيق كن للمكان بو أوي بتوانين إن شاء الله تعالى يعني خزمتي أو دينا بكين بريك وبيكي أو تقريبا كورتيك بو درباري كتابك طبعا دريجيشة يعني وكل لا بركان شلوهش لا بريها شتي زورتيايا دتوان بقرينا وبوي إن شاء الله تعالى باهر وانت بس بيت. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.